دابان تقریبان دابان تەمانەوە کەم یەکێکە لە کەمپینە بەقۆت و گەورەکانی مارکتینگی کۆمپانیایەکی گەوری ئۆتۆمبیل لە عێراق و لە کوردستان کە دیعایە بۆ سیارەکانی خۆی دەکاتن و بەراوردی دەکات لەگە سیارەکانی تر کە بە حساب وەکو براندی ئەون کە تەقلیدی ئەوەن کە دەڵێ ئەوە براندەکەیە ئەوە تقریبان براندەکەیە. تاوان ئەو کەمپینە بۆ ئەو کەسانەی ناوی لەناو ڤیدیۆیەکە ناوی کۆمپانیایەکە ناهێنم، بەس بۆ ئەو کەسانێک کە زیرەکن و تۆزێک چاویان جێرابی ئەو کەمپینیان دیتیە لەناو پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا یانیش لە هەمان کاتدا لەسەر بیلبۆردەکان و قوتعەکانی سەرزادەیان لە تەلەڤیزیۆن بینیویانە کە ئەو شەریکەیە بە پارەی زۆر زەخم هەڵساوە بە دروستکردنی ئەو کەمپینە بۆ ئەوەی خەڵک وەکوابی هۆشیار کاتەوە کە ئەوەی وی ئەسڵەکەیە ئەو کاینتە تەقلیدەکەیە. طبعاً ئەو شتە من نامێنای کۆمپانیایەکە بینم لە ڤیدیۆ حەزیشم لێ نییە ناوی بێنم، دەتوانم ناوی بێنم و زیاتر بە تەفاسیل بۆتان باس بکەم، بەس ناوی ناهێنم، بەس هەندێک پۆینتی ترتان پێ دەڵێم بۆ ئەوی بزانی کە ئەو کۆمپانیانەی کە وەزعیان شڕ دەبی وەزیان ناخۆش دەبی چەند بە خراپی بیر دەکەنەوە بۆی وەزعەکەی باشکەن، لە زیاتر وەزعەکەی بە تەریقەیەکی زۆر باشترکەن هەڵەسن بۆ نوع کەمپینیانە هەوڵ دەدەن باشیکەن کە ئەسڵەن باش نابێت. دابان ئەمینتان لەگەڵ چەناڵی دابانیس یونیڤەرسەم، لایکی ڤیدیۆیەکە لە بیر مەکەن لەگە سبسکرایبی چەناڵەکە و زەنگوڵەکە، هیوام وایە بە زووترین کار بگەینە دەکەیت لەبەرەوەی تۆزێک ڤیدیۆی تایبەت و جیاواز بەڕێوەیە ڤیدیۆی تێدا ڤیدیۆ بەڕێوەیە کە لە دەرەوە تەسویر دەکرێت لە دەرەوەی ستۆریۆ هەروەها. دابان ئەمینتان لەگەڵ چەناڵی دابانیس یونیڤەرسەم، تاوان لایکی ڤیدیۆیەکە لە بیر مەکەن لەگە سبسکرایبی چەناڵەکە، هەروەها زەنگوڵەکە مەحاڵ بکەن ئۆنکەن هەموو گۆڵەکەمان ئەوەیە کە بە زووترین کات بگەینە دەکەی سبسکرایبەر، چونکە ڤیدیۆ زۆر تایبەت بەڕێوەی ڤیدیۆ بەڕێوەی ڤۆیس ئۆڤەر، ڤیدیۆ بەڕێوەی ڕڤیو، ڤیدیۆ بەڕێوەی پێداچوونەوە، ڤیدیۆ هەیە تەجروبەی خۆم لەگەڵ هەندێک شتێک کە بەکارم هێناوە یان بەکاردێنم ڕۆژانە لەگەڵ ئێوە شەیر دەکەم. لە هەمان کاتیشدا ڤیدیۆی لێیە کە لە دەرەوەی ستۆدیۆ باسی سیارە دەکەین لەناو سیارەکە یان لە دەرەوەی ستۆدیۆ باسی هەندێک شتی ترتان بۆ دەکەم و ئەو کۆنسێپتانە. ڤیدیۆ زۆر خۆش بەڕێوەیە، وەکو وتم لایک و سبسکرایبی چەناڵەکە لە بیر مەکەن. طبعاً ئەو کۆمپانیای هەموو هەوڵی ئەوەیە کە بۆی خەڵک هۆشیار بکات و لەبەرەوەی ڕێژەی فرۆشتنی زۆر دابەزیوە لەبەرەوەی خەڵک ڕوو لەو براندە ناکاتن بچی سیارەکە بکڕی بە 2 دەفتەر و 10 وەرەقە 20 وەرەقە لە هەمان کاتدا هەر کۆپی ئەو سیارە هەیە کە کۆپی نە کۆپی بڵێ کۆپی تەقلیدی بیان نەفسی سیارە هەیە بەس لە وڵاتێکی تر دێتن، لە وڵاتی سینەیان لە هەر وڵاتێکی تر وەکوابی هەر نەفسی شتە بەس لە وڵاتێکی دروست دەکرێت بۆ مەجموعە وڵاتێک، بەس ئێرە بە حساب بۆ شەرق الئەوسەط و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەکرێت کە لە وڵاتەکانی لەوروبەری خۆمان دروست دەکرێتن، بەس ئەوەی کە ئیوان دێتن هەر لە ناو خودی وڵاتەکەی دروست دەکرێت بۆ وڵاتە دروستکراوە دێتن بە ستاندەرد و کواڵتی و سیفتی و سکیوریتی ئەو وڵاتەی کە لەوێندەر وەک یاسای یەکلای کرایتەوە کە سیارەکان دەبی بەو شێوەیە سیارەکان بێتە بازاڕ و نەک وەکو ئەوانەی ئێرەکە زۆربەی براندەکان کە سیارەکە دروست دەکەن ئەو شاشەی کە دایان نایە بۆ تەزیل شاشەکە ئەوەندەیە، دوای پارچەکی ئەوەندەیان دانایە وەکو ئاوێنە بۆی هەز بکەی شاشەکە گەورەی، دوای پارچەکی ئەوەندە ڕەشیان دانایە تا دەگەی ئەخری شاشەکە ئەو های لێدێ وەکو کلەدسکۆپی لێدێ و مسەسەلەی کە بۆم باسکردن کە ئەوها لە کوونێکی تەماشەرەکەی هەمووی ئاوێنەیە بەرامبەر یەکتر. بۆیە ئەو کۆنسێپت و ئەو عەقڵیەتەی کە ئەو شەریکاتانە کە بەکاریان دێناوە و خەڵک لێرە بە نائیلاجی دەچوو دەیکڕیان خەڵک بۆ پێەیە هۆشیار نەبوو بچی ئەو سیارانە بپرسی کە ئەو سیارانە بەجددی زۆر لە نرخی خۆی زیاترە کە پێی دەداتن. ئێستا مەبیعاتیان دابەزیوە لەبەرەوەی نوسخەی وڵاتێکی تر دێتن زۆر لەوی هەرزانتر بە 40-50 وەرەقە هەرزانتر و مواصفاتیشی لەوی باشتر خۆشتریش لە ڕووی لێخوڕین و هەموو شتێکەوە. ئیتر ئەو کۆنسێپتە نەما ڕاستە لای خۆشمان لەوانەیە لای خۆمان لەو سێ شارەی کوردیەکان کە بە ڕێژەیەکی کەم هێشتا ماوە یان بە ڕێژەیەکی کەم هێشتا ڕێژەیەکە تا حدێکی مام ناوەندیژمایە خەڵک هێشتا ئێتمان بە شەریکاتی ئەوە دەداتن کە وەکالەتی هەیە، بەس ئەو شتە لە جنوب بە تەواوەتی بەرەو نەمان دەچی چونکە لە جنوب ئەو نوع سیارانە زۆر بە لێشاو داخل دەبیتن لەبەرەوەی لەوێندەر گومرگ بەلاشە، ڕەخەمی سیارەی بەلاشە، چونکە زۆربەی سیارەکان هایبرن ژینگە پیس ناکەن و لە هەمان کاتیشدا سیاریان زۆر گونجاوە بە مقارنتن بە سیارە لای خۆمان، چونکە سیارە لێرە ڕقمکردنی زۆر هەرزانترە لە جنوب، لە هەمان کاتیدا سیارە لێرە تا حدێک هەرزانترە. بۆیە ئەو ڕێژە عەرەبە زۆرە دێنە ئێرە سیارە دەکڕن لەبەرەوەی لەوێندەر پارەی زۆر هەیە، ڕاتبەیە مشتەکەی و منافەسەکە توندە وەکو ئێرەش نییە منافەسەکە لێرە هەموو لە ڕقی یەک سیارەکە سعری دابەزێنن یان هەموو سعری هەرزان کرد. بۆیە لێرە ئەو سیارانە تا حدێکی زۆر لەوانەیە خەڵک ڕووی تێکردبی بەس بەپێی وەکو باشوور و ناوەڕاستی عێراق نییە کە بە تەواوەتی خەڵک ڕووی لە سیارانە کردێ. بۆیە ئێستا ئەو کەمپێنیان هەڵبژاردیە کە دابان تەقریبەن دابان یان
ئەو سیارەیە تقریبان ئەو سیارەیە ئەو کەمپینە بۆ شێوازە ئەو پێشان دەدا کە بە تەواتی بەبیعاتیان لە ڕووی خراپیدا و طبعاً لەبەر چیش وا دەڵێم لێرە کێشەکە هەر علاقی بوانە کێشەکە بە عقلەتی تازرەکانی خۆشمانەیە لەبەرەوەی تازرەکانی خۆمان بە دوو کۆنسپت ئیش دەکەن یەکەمی شت هەوڵ دەدەن چیە یەکەمین کەس زووترین کەس شتێکی تازە بینی بۆ نمونەکان بۆ ئەوە دەکەم بۆ نمونە نیسان سیارێک بڵاو دەکاتەوە تازەیە سیارەکە ناوی ئێکسە مۆدلێکی نوێ جنەرێشنێکی نوێ نوەیەکی نوێ ئیتر لێرە تازرەکان هەمویان هەوڵ دەدەن چیە زووترین کەس بیهێنی بۆی زۆرترین پارەی لێ خێرکە لەمان کاتدا کە ئەو هێنای هەموو دەیهێنن ئیتر ئەو کار منافەسەکە دەبێت ئەوەی چێ کەمترین نرخ بخاتە سەری بۆی بازاری هەموو ئۆکانتر تێک بدە ئەوە طبعاً لایف سایکل و ژیانی هەموو عقلێتی هەموو تازری سیارەکانی کوردستانە بە یەک شێوە فکر دەکاتەوە من یەکەمین کەس بینم زۆرترین پارە بخەمە سەری زۆرترین قازانجی لێ بکەم دوای ئەوە کە خەڵکی نای من دەچم بازار خەرق دەکەم کەمترین قازانج دەخەمە سەری بۆی بازاری هەموو کەسی تێک بدەم و هەمومان وەکو یە خێر بکەین بە $50 و ئەمە خێرە زۆرەکەی وەرگرم بە ئەوەی بەڵێک دەفرۆشم ئەوە عقلێتی ئیشکردنی زۆربەی تازرەکانی لای خۆمانە طبعاً ئەو کەمپینی کە وەکوتم ئەو شەریکەی بڵاوی کردەوە وەکوابی خەڵک هۆشیار دەکاتەوە ئەوە لە ڕووی خراپی مەبیعات و لە ڕووی ئەوەی کە بەجددی ئێستا دەترسێن کە بازاریان بۆ شێوەیە نەماوە خەڵک بە شێوەیەکی زۆر پشتی لێکردون خەڵک سیاریان لێ ناکرێت لەبەرەوەی خەڵک پێشتر کە سیارەی لێ دەکردن لەبەرەوەی سیارەکانیان عەمەلی بوو عەتەڵی کەم بوو تێکچوونی کەم بوو لەمان کاتژدا سەپۆرتی شەریکی هەبوو سیارەکەی مناسب بوو بەس ئێستا کە خەڵک خەبەری بۆ بینی ئەو سیارانە کە بە شێوەیەک سیاری دابەزیەوە و لەمان کاتژدا ئەوان بەچ پارەی خەیاڵی خێر لە خەڵک دەکەن ئیتر بۆیان خەڵک بووی بە دیار کەوت کە ئەتا زووە دەبی دوورکەویەوە لەو عقلێت و لەو ئەوەی لەبەر چی لەبەرەوەی کە تۆ لە هەر وڵاتێک سیارەیەک دەکری سیارەکە زمانی چاکنەوە هەموو شتێکی لەگەڵە بە جددی زمانی چاکنەوەی لەگەڵە کە سیارەکە تێک دەچی شەریکەکە ئیجبار دەکرێت بۆ چاپ بکاتەوە بە زەبری قانون و ئەوەی کە لە وڵاتە هەیە لەمان کاتژدا سیارەکە بە فول مواسفاتی بڵاو دەکرێتەوە نەک لەبەرەوەی ئەمە هاوڵاتی دەرەجە دێینە لەبەرەوەی ئەو سیارانە ئەمە شیانیەوەی نیە سیارە ئەندڕۆید ئۆتۆ و نازانم سیارە ئەو مواسفاتانەی تێدابی ئەو شتانە هێشتا 10 ساڵی تر دەگاتە لای ئێمە کاتێک لە وڵاتە پێشکەوتوەکان و وڵاتە خەڵک مستەقەفەکان ئەوان مواسفای تازە بۆیان دەسێتە ناو سیارە و یەکشتی تر لەو مارکتینگ کەمپینە بە جددی عیبەوە وەکو کەنەبلیزم یانە تو بچی خۆت بخۆی بۆ نمونە بۆچی یەک نمونەتان بۆ لەسەرەوە بۆ دێنم بۆ نمونە کۆمپانیای ئەپڵ بە هەموو شێوەیەک هەوڵ دەداتن ئایپاد پڕۆیەکان شوێنی تابلێت ئەو شوێنی ببورن لاپتۆپەکان بگرێتەوە بەس ئەتا حدێک لەبەرەوەی ئەو حدەی بۆ داناوە لەبەرەوەی ئەگەر ئەو حدە لا باتن لەوانەیە ئایپادەکە بە تەواوی شوێنی ماکەکە بگرێتەوە چکە تیۆریتیکەڵی ئەگەر بەپی نەزەڕی و بە شێوازێکی تیۆری ئەگەر فکری لێ بکەین و ئایپاد پرۆ لەگەڵ ماکبوک پرۆ هەردووکیان هەمان پرۆسیسەریان لەسەر ئەگەر هەمان پرۆسیسەرشیان لەسەر نەبی هەمان ئارکیتێکچەر و هەمان معماری پرۆسیسەریان لەسەرێکە هەردوو بەرنامەی هەردوو لای بە نەفسی کۆنسپت ئیش دەکا وەکوابی ئەتوو بەری بناغە کتێک خانووی لەسەر دروستکەی بەری بناغەکە لە هەردوو لای وەکو یەکبی خانوو دەتوانین لاش دروستکەی خانوو لاش دەتوانین دروستکەی کۆنسپتەکە وێ بۆ بەرنامەکانی ماک بووکی ناچێتە سەر ئایپادی بۆ بەرنامەکانی ئایپادی بە تەواوی هەمووی ناسنە سەر ماکبووکی لەبەرەوەی ئەو دووە ئەگەر ئەپڵ بە تەواوی ئەوە بخات سەروی لەوانەی خەڵک حەزی لە تابلێت بی تۆچە و تەنکە و خۆشە و لە زیاتەوەی لاپتۆپە خۆر سەر هەڵبگریتن ئەو کار بە تەواوی مەبیعاتی ماکەکان نامینێ و لە هەمان کاتەوە بە پێچەوانەوە ئیتر بۆیە ئەوە کە ئەو پێدەن کەنەبلیزم بۆیە هەموو شەریکێک بە زۆر بە عەقلانە بیر دەکات و چۆن ڕێکلام بۆ پرۆدەکتەکانی دەکات کاتێک دوو پرۆدەکتی یان دوو بەرهەمی زۆر لێک نزیکم بۆی ئەو دوو بەرهەمە یەکتر نەخۆن ئێستا کۆمپانیایی کە ئەو کەمپینەی بڵاو کردیتەوە کە وا دەکاتن ئێستا خۆی دەخوا بە جددی خۆی دەخوا هیچ مەزایەتی دانێ لەوانەیە ئەو هەدەف و ئەوەی وی ئەوە بی کە هجووم و هێرش و ئەتاک بخاتە سەر ئەو پرۆدەکتانە ئەو بەرهەمانەی هەمان کۆمپانیا بەسی وڵاتێکی لەوانەیە وڵاتە ئەو کۆمپانیا ینی ئۆفیسی سەرەکی ئەو کۆمپانیا لە وڵاتی ئاگدار نەبی کە لە عێراقچی دەگوزرێت چۆن هجووم دەکرێتە سەری لەبەرەوەی ئەوە سومعەتی خراپە بە ناڕاستە و خۆ بۆ خۆت دەکەی ینی بۆ خۆت بە من دەڵێ کە ئەتوو لە من عاقڵتری ئەتوو چەند ساڵە ئەمن فێڵت لێ دەکەم ئەتوو چەند ساڵە ئەمن قۆڵت دەبڕم پارەی زۆر لێوە دەگرم ئەو چەند ساڵە لەو نیعمەتەی نەژیایی کە وڵاتی تر هەمان سیارە دروست دەکەن بە دەقات و بیسقات و سیقاتی مواسفات هەروە بە 50 وەرەقەش کەمتر ئەو هەمووی ئەتوو بە خۆت بە ناڕاستە خۆ لەو کەمپینەی ڕیکلام دەکەی بۆ وڵاتەکانی تر نەک هێرش بکێ سەر وڵاتەکانی تر ئەتوو بە ناڕاستە خۆ هێرش دەخێ سەر خۆت و باسی خراپی و باسی ئەوەی خۆت دەکەی بیرکردنەوە شێوازی ئیشکردنی خۆت پێشتر لەمان کاتدا وڵاتەکانی تر کە هەمان بڕان لە وڵاتەکانی تر بەس شێوەیەکی ئیش دەکەن تۆش لێرە بەس شێوەیەکی ئیش دەکەی کە ئەمە هەتا حدێک لەوانەیە بڵێ پێجێرە یان ئەمە هاوڵاتی دەرەجە دێینە لەبەرەوەی ئەوان هاوڵاتی دەرەجەیەکەنی تر لێرەوە کۆنسپتە لێرەوە بوو بە دیار دەکەوی کە کێشەکە چییە بۆیە لێرەوە دەیڵێم ئەو
ئەو کەسێک کە بەرپرسیارە یان ئەو کەسەی بیرۆکەی ئەو کەمپێنەی دانایە و دروستی کرێ بەجددی شازی کەمپێنی مارکتینگ ئەوە ینی ئەگەر بڵێم خراپترین یان ناشرینترین کەمپینە تا ئێستا دیتە بم بۆی خەڵک هۆشیار بکەی و بۆ شتێک زۆر بەمان لەوانەیە ئەوانەی کە بینەر بمبوون و خۆشم لە زۆر کۆمپانیای ئیشمان کردی و ئیشمان لە بەشی مارکتینگ کردێ کە تۆ بەرپرسیار دەبی لە هۆشیارکردنەوەی کەسێک لە بوارێک یان لە خزمەتگوزارێکیان لە شتێک هەموو ئەو کەرستە و ئەو ئەدەواتانە بەکارێنی بۆی خەڵک ئەو کەسە هۆشیارکەوێ بەس بە شێوەیەکی زانستی و پرۆفشناڵی بەبێ ئەوەی ئیهانەی ئەو کەسەی بکەی بەبێ ئیهانەی شەریکی خۆر بکەی و لەمان کاژدا ئەو کەسە ئەو بەکارهێنەرەکە لای تۆ هۆشیار دەکرێتەوە کابرا دڵی خۆش بی و هەست بکە شتێکی مهمی کردووە لە ژیان و ژیانی گۆڕاوە نەک بۆ نوعی من هەست بکەم ئەوەندە ساڵە فێر لێ کردیمە و کلااوە لەسەر کردیمە و بەو مارکتینگە ناشرینێ ئیشت کردووە و بەو سیارە زۆر و ئەو بێ مواسفاتی و ئێستا کە چاوم کرایت و ئەو شتانە دەبینم ئەتو دی هجووم دەکەی سەری یعنی بەجددی لایکی ڤیدیۆکە لە بیرمەکە لەگەڵ سبسکرایبی چەناڵەکە ڤیدیۆی زۆر عجایب بەڕێوەیە خواتان لەگەڵ